ئەنی چەیناوێش تیۆرە زانستێکی پێی زمانی تیۆرە مۆدێرنەکێ مامەڵەکردەی شەنی زمانی کوردی بەڕاستی ینی وەرو ئانێ مامەڵەکردەین چەنی ئانەی ئیزمانە چەنی ئیزمانە هەرمانەکەڕوو مامەڵەکردەوە پاسەن کە چا حاڵەتەیە لە زمانی کوردی هەن بە پاوئی تیۆرە تۆ مەتاوی تەحلیلشکەری ئێمە فەرزەن زمانی کوردیمە هەنینا دۆخێنێ دۆخە فرە تایبەتەنێ ئی دۆخە تایبەتە تۆ مەتاوی تیۆرە مۆدێرنەکانت تیۆرەش پێ باری و تەحلیلشکەری هەروەروانش بێ من دکتۆراکەنە ناچار بیات تیۆرە هەروەم تیۆرە زەکەر و کەروش بنیۆرێ تاوەکو بەوی حاڵەتە شەپەنە لێکدەوە چونکە بە تیۆرەکە تەری نەوەنیەوە حاڵەتەکە چێشە حاڵت ضبطشپانەوە هەن کە زمانی کوردی گەرەکشە دۆخە تەبیعەکە وێشە نەمانەوە گەرەکشە هەر دۆخە تەبیعەک نەبوو بە زمانێ دروست کریە چونکە زمانی ئازمانەیە کە ئیسا دەوڵەتی مۆدێرنانێ و پەروەردەی مۆدێرنانە بەکارمێ جەڕاستینە زمانێن کۆنترۆل کریان زمانێن جارێتە دروست کریانەوە و ئینا چیر و چاودێرینەی زمانێ فەڕەنسا زمانی ئینگلیزی زمانێن ئینا چیر و چاودێرینی ئێمە کە باس و زمانی ئایایی کەرمی ئەگەر مەبەست ماچی زمانەیە بوو ئانێ کە فەرزەن پێی ئینگلیزەکە ئینگلیزی بووانێ کە مەکتەبە نەوانەش ئێنە جەڕاستینە زمانی ئایینە بەمانە کۆنێکێش کە باسماکردن چونکە زمانی ئایی ینی زمان و عایلەی ینی یا زمانی کە تۆ عایلەکەنە وەرشگیری نەک ئازمانە کە ڕەوزەنە وەرشگیری یانێ کە بەڵام تۆ چێوە مادامی زاوڵە ڕەوزۆ ملۆ ڕەوزە و حەزانە و چوزان و ئیقۆ ناغا گەر بڕۆ چاوە زمان وەرگێر و چێنە چێژ باشمێ یانێژەشون زمانی ئەدایی بوو چونکە ئانێژە زاوڵەی و وەرشگرتن بەس ئی زمانە ڕسمیە پێی کوردی کێشەکەی ناچێنێ کوردی ستانداردژ نییە وەمە بۆ چش وینە یۆ بێ چاریشا کە من ساغم کردەوە و دژایەتی فرەکردیانی سەروینەی و بەڵام ئینە واقع و زمان و کوردی وینەی کە من چێنە ماچوش دما و دێکۆڵینەوەی و چەند ساڵی ینی سەر و ئانی کە سەر و زمانی کوردی و گەشەکردێش و ئانی کە تەریخ و ئازمانەیە چەنی ئامان و ئی زمانە گەرەکشا کۆگەرە بلو حاڵەتە فرە تایبەتشن چەنی ئانەی بیان بە زمان و نیستەی چەنی ئانەی بیان بە زمان و زانکۆی چەنیانەی کە گرد و هەرمانە کەڕۆکە هەر زمانێتەر هەن و هەر دەوڵەتە تەریکەڕۆژ ینی یا گیانە تۆ زمانی کوردی چێگە فرە فعالتەرە جە زمانی سویدی جە مۆزۆ و زانکۆینە چونکە چێگە دکتۆراش پەنە منیسی و چاگە من نیسو بە سویدی بە ئینگلیزیەکەی ناچارێنە بنیسە بەڵام ئی زمانە پێی گرد و قووەت و شۆکە ئەپێسەنە چەنی ئانێش زمانە ستاندارد نییە چی ستاندارد نییە چونکە تۆ کۆمەڵە دیالکتێ دەنێ کە دیالکتی چەنی واشمێ سۆرانیەکە ماسەر و دکتۆراش پەنە منیسی و ئاین و چیوی کرمانجەکەش پەنەش منیسی و گۆروانەی تەماشەکەری تو ئینە دوێ زمانێنی بەڵام دەی زمانێژ نیێنێت مەتایی واشی دوێ زمانی ژیانی شما کاتەواچی زمانە کوردیەکان جاوەر و ئانەی من پێ ئینەی کە ئی مۆزوعایە هەلکەر و ینی ئی حاڵەت و زمانی کوردی چی پاسەنە نە زمانێ ڕسمی نە لەهجەی چا لەهجە قسەکردەی چێ وەری ناچا بینەنێ پێی یاوەینەی چی بینەنە جەڕاستینە پێیسما بە فەلسەفەین نەگەر پێینی پێی زمانی نان کێشەوە ئێمە کێشەوە هەر زمانی نییە ئی کێشەیە کە زمانە نەهەن مۆزۆ و دینی چە نەهەن مۆزۆ و سیاسەتی چە هەمان مۆزۆ و گردوچۆکانە هەنما ینی فرەیە هەنەشم تەفسیر کردو فرەیی زمانی فرەیی سیاسی فرەیی فلانی ئی فرەیە دیموکراسەتی ناردن ینی شێوە نیە ئەمە اتفاق ماسەر کردەوە ئینە وێ شەر هەن ینی تۆ سەرەتا و هینەکاواش مێ سەدە و ویستی یەکسەرکردە دووزمەوە کۆمەڵە سەرکردی دووسێ بە ینی ئینە ینی تۆ کۆمەڵە سیاسەتی جیاوازێ دەنی کولتوری جیاوازێ دەنی هوەری گۆرانی جیاوازێ دەنی ئینێ گرد ئی جیاوازیە زمانی جیاوازێتەنی ئی جیاوازیەشم فەلسەفە تاو تەفسیر شاکەرەوە زانست مەتاوە تەفسیر و ئینشاکەر جەڕاستینە چی چونکە شم تۆ گەڵیۆ ئا خاڵێ بێزیۆ کە ئینێ چەنەشەنە باوەیۆ ئا خاڵێ خاڵە مەلموسە نیەنێ خاڵێ نیەنە کە ئێمە بە هەستەکە و دەرگش پەنەکەرمێ فەرزان تۆ ماچی زمانی عەرەبی لە جێشەنی زمانی عەرەبیەکە دیارە لاجەکێ چش دیارێنی زمانی عەرەبیانن پەنەش بنیسی و پەنەشن کردیەوە بەڵام لاجەکێ جانێنی کە لاجەی میسری و عێراقی و فلانی و ئینە قسەش پەنە کردیەوە بەس تۆ ماچی زمانی کوردی و لاجەکێش نە لاجە دیارە نە زمانە دیارە ینی لاجەکێ لاجێ زمانێن ینی لاجێ دیالکتەکانی ئەی زمانەکە چۆ دیار نییە
بەڵام عین و کاتی چەنە چێ بێتەرەتەن کە نە لەهجەن نە زمانە ئانێن کە دیالەکتیکێنی پێسە هەورامی و سۆرانی و کرمانجی و ئینی ئەی چەنی ئێمە ئی ڕەبتە بێزمێ ئینە ئەشوم فعلان من وێم هەرمانە و دکتۆراکەم سەر و دێەوە ئی ڕەبتە بێژە ڕاستینە وفعلا نسكروا من بشكل زانستي عرفت مدينو يعني أنا شني فرية يما أساسا كشف بيزمي بلا مين جا ياجر رزامندي زانكو كوي من أبي جراسي هر بيجوريا كباسط سرك الجنابت أيا بنويستي بكتب يا جعل مكان والله كريانو بسوّج من نتيجة ويا شار سري وبي جرفتك هني أجا كريو بكرتي شو بنامك حركات تمامية فرماو وش ما شو ينشي بكرتي عايشة بنامشو من كاتب دكتوراه ورجياني جراسينا أنا موضوع بي شهادة النبي ودكتوراه نبي وأنشاء نبي أنا بكاتب ورجي روبينا يا بروجه هن مشكمن يعني كلية وصالاني بيني إني هنكرو يهرماني كرو يهرماني شأننا كتو شني تابي أساس بيزيو كتاو كشكات غير مجال كان بي شارع سركرو ورواني من هولم دا جراو أساس بيزو تيوريزش كرو يعني وتيورش بير مجموعة بما أني كإنم كرد أماني مجال جاجا كانه فرضاً ديننا يفرية ديننا شني نشكري تاريخنا شني كريش دماتر زماننا شني شكري وشن حق لنا من إنم كرد وإسينا مشروعا براسي مشروع هر باسم مننو ودكتورة كم من بيني تمامنا ودكتورة كم شش بشيبي بلام دماتر زانكو طبعا أما ما ملف رخرابش شني هرماني ما كرد ويوجد سبب هر أساسي كمن شازن كوننا منا جراسية بحرمتية بكورامروي هرماني من كرشا كبي يقردو مانيا من شنيش دواني يعني بلام هرجورة بي أنا ياجم تلوشي من بي أنا كجركم بي فعلا ياوش بنا بشكل زانستي ياوانيش بنا وبلام إني شن كتير يعني يك بروجنا كبنامي ياوينه جا كرد بي وإنا يترشم يعني كرد بي بجا شم بس كتير هنش كريد ما تر كرد بي عيننا كرد بي زماننا كرد بي سياستنا ويش يعني شا كمن هرمانة مشان كرد وإنا كتير يعني بس شعبنا بين طبعا كرد بين جزماننا وشاني كيشو ديالكتا شاني حال كريو وكرد بي ديالكتا كاينا شكونه كما اسمي فلانة كردين بتشمعنا وكردين إنا تيوريك نيا مرة فعلا شاج جبرجم كردت تيوريك جبرجيب يعني بس كتابي اشتاقوا إني بلاو نبينه يعني بنش كتابي نسرو يا وينه جا كرد بي يوشا بلاو بينو عايش بوني نتوي كردا اترو تري بلاو نبينه بهيوانا تاو زمين سازو بيني بروجي تمام